سڵاتان لەبێ ئێوارەتان باش بینێرە شیرینەکانی بەرنامەی ڕۆژین خۆم بە خۆشحاڵە زانم لە دەرفەتێکی ترا دووبارە بە دیداری ئێوەی ئازیز شاد بوومەوە بە هیوام بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان بەشێک بێت لەوەی ئێوارەکەتان بۆ بڕازێنێتەوە جا هەمومان نەزانین ئێوارەی پێنجشەمان ئێوارەیەکی جوان و تایبەتە چونکە بە قەرارە کە هەموو خێزانەکە لە کۆتایی هەفتەیە کۆبوونەتەوە و ماندوو بوون و سەرئێشە و دڵتەنگیەکانیان بەیەکەوە دابەش بکەن و لەسەر سفرەیەک خوانێکی نایاب بخۆن جا بە هیوام هەمووانی لە یەکتر دوورن هەموو کەسانەی سەرقاڵی کار و کەسابەتن واز لە هەموو شتێک بێنن ئەم شەو بە خێزانیانە کۆبنەوە چونکە هەمومان دەزانین خێزان لە کۆداییدا تاکە دیوارە کە مرۆڤ دەتوانێت پاڵی پێ بدات و دەسەری ئیسراحەت بکات بە هیوام خێزانی هەموو لایەکتان دروست باش بێت و ماڵ و سفرەی خوانی هەموو لایەک پڕبەرەکەت بێت جا بابەتی ئەمڕۆمان بابەتێکی خێزانیە بابەتێکی کۆمەڵایەتیە بابەتێکە کە پێویستە هەموو ڕەگەزەکان هەموو ئاینەکان هەموو تەمەنەکان لەگەڵ ئەم بابەتە دابن و گوێی لێ بگرن و سوودی لێ وەربگرن بە خۆشحاڵیەوە سەرەتا دەمای پیرۆزبایی ئەوە ڕابگەێنم کە لە شاری کەرکووکدا دەبینین هەنگاو بە هەنگاو ڕۆژانە شتەکان بەرەو پێش دەچن ئەوەش لەسەر دەستی پارێزگاکەمان و هەروە خەمخۆرانی شارەکەمان کۆمەڵە سەنتەر و هەروەها کۆمەڵە شوێنی باش کراونەتەوە یەکێک لەو سەنتەرانی کە ڕۆژانی ڕابردوو دەرگاکەی واڵا کرد سەنتەری چاودێری خێزانی بوو دەپرسین سەنتەری چاودێری خێزانی سوودی چییە هەروەها گرنگێکی چییە بۆ شاری کەرکووک لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستاندا هەبوو ئەمە بۆ وڵاتانی ئاسیا بابەتێکی تازەیە بەڕاستی بەڵام لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکای لاتیندا دەبینین کە منداڵان یاخود هەرزەکاران هەر لە تەمەنی سەرەتاییەوە ئەم خۆ بۆ بە بەشێک بۆیان کە ئەگەر کێشەیەکیان هەبوو نەیانتوانی لەگەڵدایە و بابەتدا چارەسەریکان دەچنە سەنتەرەکانی چاودێری خێزانی و بە زووترین کات بۆیان چارەسەر دەکرێت بەڵام دەکرێت بۆ شەرق ئەوسەد بڵێن بابەتێکی تازە بێت و نوێ بێت کە ڕەنگە جاری واشەیە بپرسین ئەرێ بەڕاستیە ماتوانین متمانەیان پێ بکەین ئێمە ناتوانین هەندێک جار دەردەکانی خێزانەکەمان لای خوشک و براکانمان باسکەین بەڵێ بە دڵنیاییەوە ئەم سەنتەرە ئامانجی ئەوەیە کە سەقامگیری خێزان بەیەکەوە ببەستێت لە هەموو جیهاندا کار بۆ ئەوەکەن دروشمی ئەم سەنتەرانە ئەوەیە ئەو دواتر یەک شتی زۆر گرنگتر جا بە هیوام لە شاری کەرکووک گرنگی بەو بابەتەش بدەن دواتر لەگەڵ میوانەکەمدا تاوتۆی دەکەم دوو گەنجی جوان ئیتر لە زانکۆ بێت لە شوێنی کار بێت لە تەمەنی هەرزەکاریا بێت لە ناو بازار بێت چاویان بەیەکەکەوێت باشە یەکتریان بەدڵە بێت ئیتر نازانم دەچێتە چ سەونگەیەکەوە پێی دەڵێن خۆشەویستی پێی دەڵێن بە کوردیانە پێڵێن دڵداریەکی تار یاخود پێڵێن عەشق و غەرامیات ئەم دوو گەنجە بڕیارەدەن هاوسەرگیری بکەن پێیان وایە هاوسەرگیریکردن تەنها ئەم خۆشەویستەیە بەڵام باوەڕکەن ئەزمونونەکانم بینیوە دروستە من خۆم لەو ژیانەدا نەژیاوم لە جیاتی وشەی بە قوربانە و بە ساقە و چاوجوان و دڵباشەکەم ئەوە بێت کیلویەک تەماتە بێنەرەوە و شیر بۆ منداڵەکە بێنەرەوە و فڵان شتمان نەماوە فڵان میوانمانێت هەستەکەی ئەم دوو مرۆڤە بەڕاستی یەکیان نەناسیوە ئایا لە ژێر چاودێری ئەم سەنتەرانەدا ئەم دوو گەنجاڵێن میۆنی ئەکرێن بەر لە هاوسەرگیری هۆشیاری بابەتە هاوسەرگیریەکانیان هەبێت هۆشیاری ئەویان هەبێت کە پێکێنانی خێزان تەنها کراسێکی سپی و ماڵێکی ڕازاوە و پارە و پۆڵ نییە زۆر زۆر شتی لەوە پیرۆستتر و مبارەکترە کە پێویستە لەگەڵ ئەم ڕاستیەدا مامەڵە بکەن بە هیوام ئەو سەنتەری کە لە کەرکووک کراوەتەوە تیشک بخاتە سەر و بابەتەش چونکە بەڕاستی ئەوەندەی ژمارەی جیابوونەوە ڕوو لە زیادبوونە بەپێی ئامارەکانی ساڵانە ئەوەندە ڕێژەی هاوسەرگیریکردن نییە لە هەر گەنجێک ئەپرسیت لە هەر کوڕوکچە سەڵتێک ئەپرسیت ئەڵێ خۆمی لێ نادەم بەڕاستی لێترسم چونکە ئەوەندە دراوسەکەمان پورزاکەمان خاڵۆزاکەمان بە دوور بەت خوشک و براکەمان بینیوە لە بابەتی هاوسەرگیریدا پیر بوون شکستە بوون غەمبار بوون ئێمە ئەکشینەوە لەو بابەتە و کۆمەڵە بابەتی تریژە خەینە بەرباس و کەشفیەکەین و لە ڕێگەی پرسیارەکانمەوە هەوڵەدەم زۆرترین سوود بە ئێوە بگەێنین بۆ ئەمڕۆ
میوانەکەمان کە دەتوانێت هەموو ئەمانە ڕوون کاتە و بەرچاوڕوونێکی باش بات بە و کەسانی کە بە هیوام کێشە لە خێزانی هیچ کەسانە بێت بەڵام ئەگەر کێشەیەکتانەیە دەتوانن سوود لە پرۆگرامەکەی ئێمە ببینن دواتر ناونیشانی تەواوی سنتەرەکەشتان پێبەخشین و بە خۆشحاڵیەوە لەگەڵ خاتو ئینتیسار کەریم کە بەڕێوبەری کاروباری ژنان و منداڵانە لە دیوانی پارێزگای کەرکووک هەروەها خاوەنی پرۆژەکەیە کە کردنەوەی سنتەرێکی چاودێری خێزانی بوو ئەم ئێوارەی لەگەڵ مندا میوانە. انتصار خان سلااو لێبێ ئێوارت باش هەموو کاتێکت باش طبعا دەستان خۆش بێ سوپاسی ئێواکەم کە ئەم دەرفەتەتاندا بە ئێمە بەڵام ئەگەر باسی ئەم پرۆژەیە بکەین بەڕاستی وەختێکی زۆریەوێ تا بتوانین خۆشی خۆمان کە دەربڕین کە ئێمە ئەمە یەکەم جارە لە هەموو عێراقا کە مەبەستم کە کوردستان نییە مەبەستم کە محافەزاتی ئێمە لە عێراقا یەکەم جارە کە سنتەری بەو بابەتە بکرێتەوە. بەڕاستی پیرۆزە هەنگاوێکی زۆر گرنگ بۆ شاری کەرکووک. ئینتیسار خان ئامانج لەکردنەوەی ئەم سنتەری چاودێریکردنی خێزانیە چی بوو ئەو چەندێکە لە پلاندایە کە بکرێتەوە؟ بەڵێ ئەگەر باسی سنتەرەکە بکەی خۆی ئێمە کە دەستمان پێکرد وەکو ئەم بینایە بە تایبەتی بدایە تقریبا 3-4 ساڵە ئێمە وەکو بەشی خۆمان لە پارێزگا کە هەوڵماندا ئەمە بکرێتەوە بەڵام ئێمە بە تەمابووین بکەینەوە وەکو شەڵتەر خۆمان چاکە زانین ئەگەر باسی قانونی توندوتیژی خێزانی بکەین تا ئیستا قانونی ئۆنفیوسەری پێڵێن لە پەرلەمان تا ئیستا قەرار لەسەری نەدراوە و تەشریع ڕسمی نەکراوە فلەبەرەوە ئێمە لەگەڵ هەندێک منەظەمات و بە تایبەتی منەظەمی UNFPA هەڵساین بەو پرۆژەیە کە بیکەینە بەکو ئەو شەڵتەرە بەڵام کە بینیمان قانونەکە تاخیرە بێت و ڕێک نەکەوت کە تا ئیستا ڕسمی تەصدیق بکرێت ئەبێ چارەسەری ترمان بدۆزایە کە بتوانین پەناگەیەکی دروستکەین کە ئەم خێزانانە کە ئەیبینین چەنە کێشە و چەنێ توندوتیژی و چەنێ ینی بەڕاستی هەندێک کێشەی هەیە کە پێویستە بە هەلکردن و چارەسەر دۆزینە فئێمە هەڵساین ڕاستی هینێکمان تەقدیم کرد بۆ پارێزگا بۆ کاک ڕێبوار کە ئێمە بۆ ئەمە چاوەڕێ بکەین تا قانونەکەدا بمەزرێ ئێمە ئەتوانین بیکەینە وەکو ئەم سنتەرە کە سنتەری چاودێری خێزانی ڕاستی بێ ئەوە یەک و دوو بکە یەکسەر واژووی کردە سەری وتی ڕازیم و دەستی پێ بکەن ئێمە بەپێی ئەوە کە دەستمان پێکرد یەکەم شت دراستێک ئەوانەمان کرد ئەو کێشانە کە هەیە یەکەم کێشە خۆمان چاک ئەزانین کە هەندێ گەنجان وەکو خۆت فەرمووی کە دەستی پێەکەنە یەکەم شت کە عەقدی مەحکەمە ئەکەن و کە ئەیانەوەی هاوسەرگیری بکەن بەڵام هەندێکی من ناڵێمی 100% بەس لە 100 نازانێ ئایا من حەق و حقوقم چییە ئەگەر بە کوڕ و ئەگەر بە کچ ئەم سنتەرە ئەبێت چارەسەری ئەو شتانە بکە بەڕاستی ڕێککەوتین لەگەڵ نوێنەری ڕئاسەی استێنافی کەرکووک کە چەند جەلسەیەکمان کرد کە اجتیماعێکمان کرد لەگەڵیانە بەپێی کتابی ڕسمی لە خۆیانەوە کە ڕێژەی تەلاق زۆر بووە بەڕاستی ینی چی ئەمەش کێشەی کۆمەلگایەک هەموویەتی بەڕاستی ئەگەر باسی ئەوە بکەی من ینی کە نسبەکە ئەیبینی لە هاوسەرگیریکردن زیاترە کە کۆبوونەوەمان کرد ڕێککەوتین کە لەسەرەوە ئەبێ شوێنێکی بدۆزین کە دەوراتیان پێ بدەین کە هەندێ کەسانی مختص بێنین کە فێریان کە حەق و حقوق و زەواج و ئەمانە چییە و چی نییە تەنها ئەوە نییە من قسەکەی تووە جلسپی بکەم و دەرچمە بازار و سەفەرێ بکەم نە هەندێک حقوقی هەیە هەندێک واجباتی بێ لەسەر تا بکەی تا بتوانێت خێزانی خۆت بپارێزی لە مستەقبەڵا مناڵی خۆت چۆن پەروەردە بکەی کەواتە سنتەرەکە تیشکە خاتە سەر ئەوەی کە بناغە خێزانەکەش بپارێزێ بەڵێ دەوراتیشیان بۆ دروستەکەین بە پێ ئەوە کە ئەو دەوراتەنە تەنها منەظەمات لەگەڵمانە نابێت طبعاً ئێمە پێویستمانە بەوە یاردەدەری ئێمە بن منەظەمات بەڵام ئێمە حتا مامۆستایانی جامیعە و کۆلێژەکانی کە ئەوانە مختصن بەو ئیشانە کە ئێمە لەگەڵ سەحەش ڕێککەوتین کە
هینی دکتۆری نفسیمان بۆ بنێرێ بۆ ئەو شتانە کە دەوراتیان بداتی بۆ هەندێ کێشە کە دروستە بێ ئەمە زۆر گرنگە ئەیبینم پێشەوە کە عقدی زەواج لە محکەمە بکرێ ڕێککەوتین لەگەڵ محکەمەی استئنافە کە ئەمە شەرتێک لە شروعی عقدی زەواج ئەم دەوراتە ببینێ اینجا عقد زەواجەکە مسادقە بکرێ لەسەری لە محکەمە. ئەم خاڵە وڵی با تۆزێک لەسەری بێنەوە ئینتیسار خان زۆر باشە یعنی لە ڕووە یاسایەکەوە لەگەڵ یاسادا ڕێککەوتون کە پێش ئەوەی بەڵێ بن بە دوو کەس پێویستە ئەم خولانە ببینن بۆ هۆشیاری پێکەنانی خێزانی کێ بەرپرسەوێ لە وتنەوەی ئەم خولانە پلانتان داناوە کە ئەم خولانە چۆن بڵێرنەوە باسی چی تیادا بکرێت؟ بەڵێ ئێمە کە باسم کرد ئێمە لە ژنێکمان پێک هێنابوو تقریبا لە پارەکەوە ئیشەکەین لەسەری بریارەکانشی وازەح بوو کە ئێمە محکەمە یەکەم ئیجرا کە بیکە خۆمان ئەم ئازانین فەحسی خوێن و ئەم ئیجراعاتە ڕۆتینیەکانی کە ئەکرێت بەڵام سەحا پێش ئەوە بریاری کۆتایی بدا کە فەحسی خوێن ئەڵێ ڕەوانیەکە بۆ ئەو سەنتەرە دەورە ببینە بە پێیتر ئەمێنێتە مودەکە کاتەکە چەنە دەورە ببینە ئینجاوەرە من وەرەقەکەتە دەمێ کە دەورەکە بینی ئەو کاتە تەزدیقە کرێ لەسەرەوە ئینجا ئەڕوا بۆ محکەمە عقدەکاکە طبعا ئەمەش ئەو دەورەیە ئەو کاتە احتیمالە مێشکت هینترە بێ کە ڕوونە بێ بۆت کە ئایا من ئەتوانم ئەم هاوسەرگیریە بکەم یان نیکەم یەکتر باشترە ناسن خۆ مۆزوعەکە لەو بابەتە نییە کە من ئەمە باسی هەندێک جار باسمان کرد کە وتیان ئاخر ئێمە تەقالیدی خۆمان بەو بابەتن ئەمە مۆزوعی تەقالید نییە کاکە ئەمە مۆزوعەکە بەو بابەتەیە کە من ڕوون بێ بۆم کە من ژیانەکەم بەیانی دووبیانی هەندێ شتی ئەوێ ئەبێ ئاگداری بم هەندێک شتی ئەوێ ئەبێ کە من ئەگەر بمەوێ بەڕاستی خێزانێ پاک و ڕسەن دروست بکەم ئەبێ بەو بابەتە من ئەمانە بزانم حەقم چییە و حقوقم چییە و واجباتی لەسەر من چییە خۆی ئەوە بوو مۆزوعەکە زۆر گرنگە بەر لە هاوسەرگیری لە دوای هاوسەرگیریش ئەو دوو کەسەی کە بڕیارە دەن ژیان پێک بنن هۆشیاری خێزانیان هەبێت ئاگدار بکرێنەوە لە چۆنەتی مامەڵەکردن یعنی ئێمە بەڕاستی چاوەڕێی ژیانێکی دیزنیانەکەین وەکو ئەوەی کە لە فیلمەکانە هەیە ئایا هۆشیارەکرێنەوە کە ژیانی هاوسەرگیری تەنها ئەمە نیە یەک دنیا شتی ترە لە هەمان کاتیشا پەروەردا کرێن سەبارەت بە مامەڵەکردنی دروست لەگەڵ کێشەکانیان بەڵێ آخر من بۆ کە ئەڵێمی ئێمە ئەبێ مامۆستایانی جامیعە مامۆستایانی ئەوانەی کە بە اختصاصی خۆیانە ئەوانەی کە خۆمان نەزانین علمی نەفسە ئەمە ئیجتیماعە ئەمە هەندێ دکتۆر بەتەمان ناڵیم لەگەڵ سەحارێک کەوتوینە بێنەوە ئەم دەوراتانە بدا چونکە بەڕاستی زۆر گرنگە من بزانم من لە مستەقبەلە دوای مانگێ ناڵێمی هەفتەیە دوو هەفتە دوای مانگێ ئایا من ژیانم هەر بەو بابەتە ئەڕوا مستەحیلە چونکە ئێمە خۆمان چاکە زانین ژیان پێویستی بەڕەکردنە ژیان پێویستی بەوەیە کە من هەندێشت تەحمل بکەم بەڵام بەرامبەری ئەوەش من حەقی حقوقمە بێ بزانم بە هەردوو لە ئەگەر ژن بێ ئەگەر کوڕ و کچ بێ فئێمە ئینشاء الله ینی وا بەرنامەیەکمان وا داناوە بەم سەنتەرەوە هەندێشت جوان ینی پێشکەشکەین بۆ ئەم کەسانە ئینشاء الله بە هیواین دڵنیام لە بڕووی هەنگاوێکی باشتاندانەوە هەنگاوەکانی دواتریش زۆر بێ باشە ئینتیسار خان قسە و باسی زۆر هەبوو کە لێدوانەکەی پارێزگای کەرکووکە لەسەر سەنتەرەکە هەندێک شتیوت لە کۆمنتەکانە نووسرا بوو ئەروەڵا شوێنێکی ترێژ بۆ ئافرەتان کرایە و ئێمە پیاوان هەر نەکبەتین بۆ بابەتی ڕاوێژکارێکە ئایا هەردوو ڕەگەز دەتوانن بێن ڕاوێژ وەرگرن بە بێجیاوازی؟ بەڵێ ئێمە کە من کە ئەڵێمی ئەوانەی کە زەواجەکەن پێش زەواجکردن دێنەوە تەبانێکیت پیا و ینی کچەکە و کوڕەکەش دێن تەنها ئەوە نییە وایاننا فبەم حاڵەوە من ئەمە خۆی مەفروزە یەکەم هەنگاوە کە خەڵکانی تێبگەێنین کە چەندێکی زۆر کەس هەبوو دژایەتی قانونی ئەنفی ئوسەری خۆتەزانی ئەم قانونی کە بۆ توندوتیژی ئافرەتان کە تێنەگەیشت بوون کە ئێمە ئەڵێنی ئەنفی ئوسەری بە بەو هینەوە عیبارەیەوە کە تەنها ئافرەت شمول ناکە بەڵام ئێمە خۆمان چاکەزانی هینی کەسانی زەعیف کە چێن ینی کە مەبەستم کە وەکو بەشەر کە وەکو مرۆڤ ئەوانەیە کە خۆمان نەزان یان مناڵە یان ئافرەتە بەڵام خۆی قانونەکە عمومەن بۆ هەموو کەسێک دروست بوو کە وەکو خێزان ئەگەر کوڕە ئەگەر کچە ئەگەر پیاوە ئەگەر بە هەموو لایەکەوە ئێمە ئەم هەنگاوی یەکەمە کە کۆمەلگا هەمووی کەسان خەڵکی هەمووی تێبگا کە ئەمە مەوزوعەکە تەنها ئەوە نییە بۆ ئافرەتان تا قسەکەی خۆتەڵێن ئەمە شوێنێتر دانرا بۆ ئافرەتان خۆی ڕاستە بەس منەڵێمی ئافرەت بە حکمی جسمی خۆی و بە حکمی وتنی
دروستکردنی جسمانی ینی بە زەعیفە دانرێ بەڵام خۆی ئەکید بە پێی ئەوە زەعیفە نییە بەڵام هەندێشت هەیە بەزەجار مافی خوراوە فمەوزوعەکە بەو بابەتەیە بەڵام ئەگەر بینە ڕاستی ئەم سنتەرە بۆ خێزان کۆمپلیتە هەرچی کێشە دروست دەبێ هەر کەسێ پێویستی بە چارەسەرکردنی کێشە کە ئێمە سنتەرەکە ئامادەیە بە هەموو لایەکەوە بۆی دروست بکە و علاجەکە بۆی دروست بکە کە لەکوێوە حلەکە هەیە بۆ ئەو لە ئینشاءالله ینی بیباتەڕێ بە ئیزنی خوا طبعا ئێمە ئەگەر باسی ئەوەشکەینەوەم لەبیر نەچێت ئێمە حتا منداڵان ئینشاءالله بێبەش نابن لەم سنتەرەوە ئێمە ژوورێک تایبەتشمان دروست کردو بۆ ئەوانە هەندێک کەسانشمان ئامادە کردو وەکو کادر کە ئاگداری منداڵان بێ هەندێک لەگەڵ هەندێک منەظەماتش ئینشاءالله ڕێک کەوتوینە کە منداڵی تەوەحود بە ئەزەجار پێویستی بەشتە عائیلەیەک خۆتەزانی خێزانێک بەزجار کێشەی هەیە مناڵێکی هەیە تەوەحودی هەیەیان ئۆتیزمیان هەندێک ئیتر بە گوێرەی نەخۆشیەکە کە چارەسەری بۆ ناکرێت ئێمە ئەتوانین ئەمە ببێتە شوێنێک کە حلی ئەو ئیشانش لەگەڵ یانە بکەین کە تەنسیق بکەین لەگەڵ ئەو جیهاتانە کە بتوانین یاردەدەری بن بڕاستی ئەوە هەواڵێکی باشە ئینتیسار خان ئینشاءالله هەوڵێکی باشە ئینتیسار خان چی سەبارەت بەو کچانە یاخود ئەو ژنانەی کە بۆنمە لەلایەن خێزانەکانیانەوە یاخود لەلایەن خۆشەویستیەکانیانەوە دەستدرێژی ئەکرێتە سەریان دەرونیان ئازارە چێژنێت ئیتر دەستدرێژەکان ئەکرێت تەنها جەستەینە بێ دەرونیان بێ چوزانم بە یەک دنیا شێواز مافەکانیان پێشەڵ بکرێت بەڵام لە ترسی ئەوەی کە هەمومان دەزانین بابەتی عشیرەتگەرایی و شەڕەف و ئەو شتانە سپێردراوە بە ژنان لە ترسی ئەوەی کە شتێک لەو بابەتەدا نەشکێت دەنگنا کە ناتوانن بچنە هیچ لایەنێک ئایا ئەو سنتەرە دەبێت بە دەرگایەک بۆ ئەوان بتوانن هانا بەرەو ئێوە بەرن بەڵێ ئەگەر باسی بیدایەتی ئەو سنتەرت بۆ بکەم کە پێشەوە بکرێتەوە ئێمە کە باسم کرد کە مەفروزە بووایە بە شەڵتەر ینی هەندێ لە دەرەوە ئەمان بیست کە کتاب و ناخۆتەزانی هەندێ موافقاتمان وەرەگر لە دەوائر ئەمەی کە پەیوەندی بەوە هەیە ئەمان بیست هەندێ مۆزەفەکانی خۆمان کە ئەیان ویست لەوێ ئیش بکەن دوای ئەگەڕانەوە ئەیان وت بەخوا ئێمە ناوێرین لەوێ عشاعریان قبول نییە و ئێمە بڕوین ئەوێ احتیمالە لەگەڵ ئێمەش دژایەتی بکرێیان دەستدرێژی لەسەر ئێمەش بکرێ بەیانی دووبانی ئەمە کێوتیان وەڵڵە عشاعریان ئەڵێن قبول ناکرێ بەڵام من بە نسبەتی خۆم کەرکووک بەو بابەتە نایبینم کەرکووک زۆر ینی گەورەترەوە من باسەکەم ئێمە ڕاستە کە بلێنی هەموو هینێک بەشی خۆی عشاعری هەیە بەڵام کەرکووک باشترە یعنی ئەگەر باسی مقارنە بکەین لەگەڵ هەندێک محافەزاتی تر کەرکووک تۆزێ نەتۆزێ زیاتر بەڕاستی ڕۆشنبیرترن خێزانەکان ڕۆشنبیرترن فلەبەرەوە ئێمە وتمان نابێ بەو بابەتە بمێنین ئەبێ ئێمە بگەینە نەتیجەکەی بەڕاستی بینایەکە ئەگەر ملاحەزەتان کردووە هەر ئەسڵەن تەنیشتی بینایی مدیری عشاعرە ڕۆیشتین پێشەوە پێتەڵێن پێشەوە کە بینایەکە بکرێتەوە ڕۆیشتین بۆ مدیری عشاعر خۆی منەظەماتشمان لەگەڵا بوو دایرەی سەحەم لەگەڵا بوو مفۆزەی مافی مرۆڤەوانەمان لەگەڵا بوو چوینە ئەوێ وەکو هینوتەنی کۆبوونەوەیەکمان کرد ئەوەی ڕئیسی عەشرەت بوو لەوێ دانیشت بوو چونکە تەلەفۆنمان کردمان ئەمانەوەی بین گفتوگۆ بکەین لەگەڵ ئێوە دانیشتین کە باسمان کرد ئایا ئێوە چەندێک ئەتیراستان هەیە کە بەیانی دووبانی ئەم شەڵتەرە یان ئەم بنکەیە بکرێتەوە ئەم سەنتەرە باوەڕەکەی یەک کەس لەو ڕئیس عەشرەتانە نەیوت من نامەوێ بکرێتەوە هەمووی وتی ئەگەر هاتو من لە ڕۆژی مقابلەکەش کە ڕۆژی افتتاحەکە ئەوەشم دانیشتو بوون پێیانم وتم لە بیرتانە من کە هاتم بە زۆرش بووین مجموعەی زۆر بردم لەگەڵ خۆما کە ڕۆیشتین لە بیرتانە ئێوە وەعدتاندا بە ئێمە بەیانی دووبیانی شەڵتەرێک بکرێتەوە یان سنتەرێک بکرێتەوە ئەو کەیسانە لە خۆی هەڵبگرێ ئێوە یاردە دەرمانە بن وتیان ئێمە بە هەموو لایەکەوە لەگەڵتانین هات و ئەگەر ئەمە نەکرایەوە دیوانی خۆمان ئامادەیە ئەوانە بیباتە لای خۆیەوە بیان پارێزێ بەڕاستی هەڵوەستێکی زۆر جوانەکەوتە سەرۆک عەشیرەتەکان ڕازیبوونیان دەربڕێ هەمووی ینی بە دانیشتنی ڕسمی و تەسویرشمان هەیە بەو بابەتە ئیستەش ڕۆژی کۆبوونەوە هینەکە افتتاحەکە کە کرایەوە وتم ئەمە هێشتا ماون وتیان ئێمە لەگەڵتانەوە فعلەنش هاتوبوون بۆ افتتاحەکە خۆ ینی ئەوە ئیسپاتێکە کە خۆیان لەگەڵمانن مەوزوعەکە بەو بابەتەیە چونکە ئیشەکە بەڕاستی بۆ خێزانە بۆ ئاگاداربوونی کچانی خۆمان بۆ مناڵی خۆمان و بۆ
خوانەکە ئیشێ خراپ نەکرێت و بەیان دوبیان توندتیژی گەورتر نەبێت خۆتەزانی انتحاری لە دوایە هەندێک کێشەیتری لە دوایە و ڕاکردن ینی زۆری ئێمە شورتەی مجتمعی لەگەڵمانە بەخوا ڕۆژ نییە حاڵاتێک تەسجیل نەکرێت لەلایەن فەوان 100% بریاریان دەکە لەگەڵ ئێمە چەکەی خۆشبەختیە بەڕاستی. ئینتیسار خان یەکێک لە پرسیاری هاوڵاتیان ئەوە بوو کە دەیان پرسی ئایا ئەم سەنتەرە بە شێوەیەکی ئەهلیە یاخود حکومیە وەرگرتنی ڕاوێژ بە شێوەیەکی خۆڕاییە و هاوکات چۆن بگەن بە دەنگ و ڕەنگ و ڕاوێژی ئێوە؟ بەڵێ خۆی سەرپەرشتی سەنتەرەکە لەلایەن خۆمانەوە وەکو بەشی خۆمان لە پارێزگا بەڵام کادرێک تایبەتمان داناوە لەوێ بۆ ئەم وەرگرتنی ئەم کەیسانە و ئەم خەڵکە کە دێتەوە استقبالیان کەن و بزان کێشەکەیان چێ و تەسجیلی کەن و چارەسەریان بۆ بدۆزنەوە. هینەکە هەمووی ئیشەکان هەمووی بێبەرامبەرە و حکومیشە بەڕسمی تەوان جەنابی پارێزگا تەوان خۆی بریاریدا بە هەرچی جۆرێ ببێ خۆی پشتیوانی ئێمەیە پشتیوانی ئەم سەنتەرەیە پشتش بەخوا قایم بێ ئینشاءڵڵا و بەخۆیشی بەڕاستی مدیریەی شورتە لەگەڵمانە بەشی ئوسرە و طفل پێ ئەڵێن ئەوەی شورتا لەگەڵمانە و شورتەی مجتمعیمان هەر لەگەڵایە ینی ئەمنیەن هەمووی پارێزراوە ئەمێنێتە سەر ئەوە ئێمە لەگەڵ منەظەماتە تەنسیقی باشمان هەیە و ئینشاءڵڵا بەرەو باشترش بەتەماین بیکەین کە بەچی جۆرەیە بتوانین یاردەدەری ئەو کەسانە ببین کە پێویستی بە منەڵێم فێرکردنی کارێکیان بکەین بێجگە لە ئەوە کە من تەوعیەیانە دەمێ کە من کە بنێمی تەسقیف ئێمە پێڵێن کە بدرێ بێجگەلەوە ئێمەش مەشغەلێکیش لە ناوی دروستمان کرد کە دوورمان و چنین و ئەوانەشیان فێرەکەین لەوێ هەندێک کەس دێت ئەڵێ من کەم دەرامەتە احتیمالە کێشەکەی لە مادیاتە زیاتر بە بۆنەی ئەوەوە کێشەی خێزانی ڕوویداوە فێمە حتا لە ناوی مەشغەلێکشمان دروست کردووە بە فێرکردنی ئەوانەشیان فێرەکەین ئینشاءڵڵا تا بتوانێت کە دەرچێ بەیانی دوو بەیانی بتوانێت اعتیماد کا لەسەر خۆی ئەو کەسە ئەگەر بە کچ و ئافرەت و ئەوانە هەمویان کە کارێکی تایبەتی هین خۆی بێت و خۆی بژێنێ پێی ئەو زۆر باشە کەواتە ئەمە مژدە بێت بەو خانمانی کە بێکارن یاخود هاوسەرەکانیان ناتوانن کارێکی باش بکەن ئەوان ئەتوانن لەگەڵ سەنتەرەکەدا فێری کاری خۆیان بن بەڕاستی کار هەر ئەوە نییە بە بڕە پارەیەکی زۆر دەست پێ بکەین من باوەڕم وایە بە دوورینی چوزانم پارچە دەستگیرێک ڕەنگە خی گەورە ڕستخۆبەرەکە تێباتێ بۆیە ئەمە مژدەیە بۆ هەر هەمووتان هاوکات لەگەڵ ئەوەشدا ئینتیسار خان دەمەوێت باسی ئەوە بکەین دوو کەس لە دوا لێواری جیابوونەوەدان باشە پەیوەندی بە ئێوەوە دەکەن بە شێوەیەکی ڕاوێژکاریانە بە شێوەیەکی ئازادانە دێن ڕاوێژ لە ئێوە وەردەگرن ئایا ئەو کەسێک کە ڕێنوێنیان دەکات لە ڕووە یاسایەکەەوە لە ڕووە ئاینیەکەەوە لە ڕووە دەرونیەکەەوە لەگەڵیاندا دەبێت یاخۆ تەنها تیشێک دەخەنە سەر یەک ئاڕاستە یەک ئامانج ئێوە باسی ئەوەش من لە بیدایەتەوە ئەوەم باس کرد کە ئێمە لەگەڵ ڕئاسی ئیستێناف ڕێک کەوتوینە کە باسی ئەگەر ڕووی قانونی بکەین یان ڕووی شەرعیشی بکەین بۆ ئەوە ئەوانەیە کە دێنە لای ئێمە مەفروزە لە ئەوڵەوە قەراری محکەمەی پێبێ من چونکە ناتوانم یەکسەر کە بڵێمی وەریگرم بەو بابەتانە ئیشیان لەگەڵا بکەم کە بێ ئەوە قەراری محکەمەی لەسەر دوو کەس کە ئەیانەوێت جیابنەوە باشە ئەگەر هات و بیانەوێت جیابنەوە جیایە ئەگەر جیابوونەتەوە جیایە ئەگەر بیانەوێت طبعاً ئێمە هەوڵە دەین من پێتم وت لەگەڵ منەظەماتە لەگەڵ دایرەی سەحا لەگەڵ ئێمە بەڕاست ئەوەم لە بیر نەچێ ئێمە تەنسیقی زۆر مباشرمانشەی زۆر بەقوەتشمان هەیە لەگەڵ ئەوقافی سونی و ئەوقافی شیعیش کە لە کۆبوونەوەکان لەگەڵمانە دانیشتو بوون ڕێککەوتین دەربارەی ئەو مەوزوعە ئەگەر ئافرەت بن ئەگەر ژنان بن لەگەڵ ئێمە پێڵین واعیزات ئەوانەی کە هینی ئاینی خۆتەزانێ هەندێکی هەیە باسێکین کە حەز ناکە کێشەکەی بگاتە مەسەڵەن هەندێک کەستریان خەڵکانی تر یان حەزەکە تەنها لەگەڵ ژن قسە بکە فەئێمە واعیزات ئافرەتان هەیە هەر تابعی ئایدی ئەوقافی سونییان شیعین فئێمە لەگەڵەوانەشە تەنسیقمان کردووە ئەوقاف وتی من ئامادەم کەی وستان ئێمە بینەوە وەعز و بە لاین شەرعەوە من باسەکەم کە فێریان کەینیان تێیان گەیێنین ئایا احتیمالە ئەو کەسانە بە دوو دانیشتن ڕێکەون بگەڕێنەوە هینی ژیانی خۆیان و هیچ کێشەیان نەمێنێ ئەوەش ڕێککەوتوینە لەگەڵیانە ئینشاءڵڵا ئەمانەش بەردەوام ئیشەکەین لەسەری فلەناو سەنتەرەکە ئەمەشمان هەیە ئەگەر باسی کەسانی قانونیشمان ئەگەر کرد یاسایی ئێمەش
کە پێتم وت لە ئستئناف و لە هەندێ احتیمالە لە غورفەی محامین داواکەین هەندێک کەسش ببێت کە بتوانێت تعلیماتەکان و ئەمانەی ڕێنمایی قانونی کە چی پێویستە و چی پێویست نییە و احتیمالە من پێتم وت کە باحەتی اجتیماعی ئەگەردا بنیشێ لەگەڵ یەک جار دوو جار احتیمالە ئەو خێزانە جانە بنەوە ببێت خێزانەکە دووبارە یەک بگرێت و بگەڕێتەوە ژیانی خۆی فئێمە هەوڵ دەین بەو بابەتە ئێمە بەڕاستی هەدەفمان ئەوەیە کە ئیسلاحە لەوە زیاتر کە جیایکەینەوە لە یەکتر ئەمە یەک دووهەم ئێمە کە من ئەڵێمی هەندێک کێشە هەیە کە تەنها ئەوەیە کە سوء فەهمە بەعزە جار ئەگاتە محکەمە هەندێک جار سێکەی ینی کێشەکانی ناگاتە ئەوە کا من بیگەێنمە جیابوونەوەی خێزان یان هینە ئێمە شورتە مجتەمەعی لەبەرەوە لەگەڵ خۆمانماندانە کە شورتە مجتەمەعی مەرحەلەیەکی پێش محکەمەیە مەرحەلەیەکی پێش ئەوەی شکاتکاریە چارەسەری بۆ ئەدۆزێتەوە دوور لە محاکم و دوور لە شکات و دوور لە هەموو مەراکزی صحی عفوا مەراکزی شورتە فئەمە ئێمە هەوڵەدەین یەکەم جار بەو بابەتە بێت تا بتوانین ئێمە بینی ئەڵێنی لەم شەمل ئەگەر ڕێک نەکەوت ئەو کاتە چارەسەری نەما اینجا ئەگەڕینەوە سەرەوە کە محکەمە و شورتەی ئوسرە و طفل ڕێگەسەکان زۆر باشە ئینتیسار خان ئەو خێزانانی کە سەردانی ئێوە کەن ئایا بەبێ جیاوازی ڕەگەز و نەژاد و نەتە و ئاین لە سنووری شاری کەرکووکدا دەتوانن بێنە لای ئێوە و دەرگاتان واڵایە بۆ هەر هەمویان بەڵێ ئینشاءڵڵە خۆی ئێمە خۆتەزانی دوێنێ بوو افتتاحەکە بەڵام وا دامان ناوە بە هەموو لایەوە بە هەموو ڕەگەزەوە بە هەموو ینی هەموو کەرکووکیەکان ئەتوانن سەردانی ئێمە بکەن هەندێک جارش احتیمالە کەرکووکی نییە بەڵام لێرە دانیشتووە ئێمە ئامادەین ئەوانش استقبالکەین و ئەوانش بتوانین چارەسەری کێشەکەیان ئەگەر هەبێ بیکەین ئەمێنێتە سەرەوە ئێمە هەندێک خاڵ هەیە احتیمال ئەوەش لە مستەقبەلا من ناڵێمی ئیستا احتیمال ئەوەش وەرەگرین ئێمە کێشەی دووش نەوە کێشەمان هەیە یەکەم ئەو خێزانە کە ئەسڵن جیابوونەتەوە کێشەی ئەوەیە مناڵ بینینیان هەیە ماڵين قضايا المشاهدة أما طبعا يستحاليا لهلال أحمر يكتر بينين محكمة روانية كابو أوان روجدانين كمنال بينين كأجر باو كأجر دايك إما أوش لجنيك مان بيك هنا بدو صالة خريشي أوين كبتوانين تشيشكان حلكين شون كإما تنها لبينينا تشيشكانية لكاتي بينين تشيشة تازر ودا لبيني هردو هنا كابلين جنكيان بياوك واي ليدي تأثير لو منال شكا براستي يعني منالش نفسيا هلاك به هندي جار منال خويا اللي منه ما يبرم شون كهرشي شيء لو ناوه فإما هولدين شوني باش إنه تاني مساحية باش يعني بدينية كبتوان لوي بأميني بباچي وبألين سيطري حكومي ببيلا سريع لو باش ترى من أهلي بن براستي هندي جار أو كسانة هلال أحمر بيان كسي تربية كبعض جار كشيشكان كدينا لاي كبينيني ببي بخوا عليه سيطرة ناكري لسر شيشكان كروا داك وايليدي لبان أو شيء هندي جار يعني خوت زاني هندي جار شر كري هندي جار جوندان يعني دولة وهنا كريت فلا بروا أي ما هو الماند أوش مان دراسة كردو لجنيش ماندان على سروا كبتوانين أوانش لمستقبله وريين لا يخومان يكتر ببينين بلان بشي وازي إنه تاني حزاري بشي وازيك أو كدور بي لتشيشة ومنال تأثيري لم تشيشانا لسري ببيت خوي لە جیابوونەوەدا ئەوەی کە تاکە قوربانیە منداڵەکەیە بەڕاستی لە هەموو حاڵەتێکە ئینتیسار خان لە وەرگرتنی زانیاری سەبارەت بکردنەوەی سەنتەرەکەدا چاوم بەوە کەوت کە پارێزگاری کەرکووک بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی نێتەوە یەکگرتووەکاندا بڕێرەندا ئەم سەنتەرە بکەنەوە کەواتە لەژێر ڕاوێژ و وردبینی و چاودێری ڕێکخراوی نێتەوە یەکگرتووەکانیشدا دەبێت بە درێژایی تەمەنی کردنەوە بەردەوامبوون یاخود تەنها لە کاتی کردنەوەیدا لەگەڵ ئەواندا هاوبەش بوون خۆی ئەگەر باسی کردنەوەکەی بکەی من باسم کرد بۆ دوو جیها کە یاردەمانیاندا بەو بابەتە سنتەرەکە بیدایە کە کرایەوە بە تەعمیر و بە تەئثیثی کە UNFPA بوو صندوق الدولي للسكان ئەوان یاردەمانیاندا کە تەجهیز و تەئثیثی ئەم شوێنە بکرێت و بەس بەو بابەتە کە ببێتە شەڵتەر بەڵام کە باسم کرد کە شەڵتەرەکە نەکرا ئێمە ئەم فکرەیە کە داماننا سنتەرێک کە بۆ چاودێری هین بێت خێزانی بێ منظمەکەی تر کە بڵێم جهەتەکەی تر کە ئامادە بوونە و ڕۆژەکە لە ڕۆژی افتتاحەکە UNDP بوو صندوق الإنماعي کە ئەوان تەجهیزی
مەشغەڵەکەیان کرد کە مەکینە و ئەوانە و لەگەڵ تەجهیزی شوێنی کۆبوونەوەکانی کە بۆ ئافرەتان مەبەستمەوەیە کە هەموو منەظەمات ئامادەیە کە ئێمە بە ئەوانەی کە بینیمانە لەگەڵ یانە دانیشتین و کە کێشەکان ئاگادارن وتیان ئێمە ئامادەین بە هەرچی چارەسەرێ و هەرچی بتوانین ئێمە هەنگاوی پێش بکەوینە لەسەر ئەم مەوزوع ئێمە لەگەڵتانین بەڕاستی جنابی محافظ کە بریاریدا ئەگەر ئەمەش هین نەبێت دوو پارچە ئەرزێت بدۆزرێ کە سنتەر کە بڵێن وەکو شەڵتەر بیکاتەوە ئینشاءالله کە موافقە لەسەریدا هەر لە ڕۆژی افتتاحەکە بێجگە لە ئەوەش هەندێک داواکاری هەبوو ئێمەش ئەمە مەلەفێکە لای خۆمانە چەندێکە ئیشەکەین کە لە کەرکووک ئێمە پرێن سنتەری مناڵی هەتی و کچان نیمانە بێدایک و باوکان بە تایبەتی کچان کوڕانمان هەیە فأمش داواکاریە بوو لە دایرەی سەحە و لە خۆمانەوە چونکە مەلەفەکەی مە چەندێکە ئیشەکەی نەسەری جەنابی پارێزگا بریاریدا کە شوێنێ تایبەت قەتعەیە تایبەت بدۆزینەوە تا ئیش بکەینە سەری کە بینایکین بۆ ئەم شتانە مای خۆشحاڵیە زۆر ئەو هاکات بینای دومیش بۆ ئەو ئافرەتانە بوو کە لە کێشەی خێزانیدان مەترسی خێزانیان لەسەرەوەیە ئەخر ئێمە ئەڵێنی شەڵتەر ئەوەی کە توندوتی ژیان لەسرە خۆی بۆ ئەو دوو شوێنە بوو ئینشاءالله ئەگەر بکرێت هەر خۆی بەڕاستی یەکەم هەنگاو گرنگترین هەنگاو بۆ کە کردنەوەی ئەم سنتەرە بوو و جیاوازتر لە هەموو شارەکانی عێراق دڵنیام کاری تێدا دەکرێت لە هەرێمی کوردستاندا هەیە بەڵام چی سوود کە خێزانە کارکووکیەکان یاخود ناتوانن دەستی پێ بگەن بەڵێ پێم وابێ لە کاتی دانیشتنی محکەمەشدا بەشێکی دادپەروەرانە لە کاتی هەنگاوی یەکەمدا ئەنێردرێنە لای ڕاوێژکارێکی کۆمەڵایەتی کاری ئەم ڕاوێژکارە ئایا کەم نابێتەوە یاخود چڕترە بێتەوە بە هاوبەشی لەگەڵ سنتەرەکەی ئێوەدا ئەوە جیاوازە ئێوە بەر لە ئەمان چاوتان پێیان دەکەوێت ئێمە ئەبێ پێش ئەو هینا ئێمە ئەمانەمان حازر کردووە و تەواومان کردووە اینجا ئەچنە محکەمە زۆر باشیانی بەر لە هەموو شتێک چاویان بە ئێوەکەوێت پێش عەقدەکەش زۆر باشە ئەبێ لای خۆمان بن کاتە ئێوە نیەتەکەن کە هەموو پەیوەندیەکان بەرەو باشی بڕات خێزانی پاک دروستکەین خۆی ئەوەیە ئینشاءاللهش بۆ بابەت بە هیوان زۆر سپاس ئینتیسار خان سپاس بۆ ئامادەکارەکانتان سپاس بۆ هەنگاوەکانتان خەمخۆریتان بۆ خێزانە کارکۆکیەکان ئەگەر من شتێکم بیرچوو بێت لە کۆتاییدا ئاماژەم پێ نەکرد بێت گرنگ بوو بێت کاتە بەخشم بە بەڕێستان فەرموون یاخۆ سپاس و پێزانینێکە هەیە بۆ لایەنێک کەسێک فەرموون من ئەوەم لەبیر نەچێ ئێمە هەندێک دەواەری حکومی لەگەڵمانە بەشدار بوو لەماوە ئیستش هەر بەردەوام ئەمێنێنش لەگەڵمانە احتیمالشە بۆ ڕۆژانی ینی داهاتوو سنتەرێکیش لای خۆم لە ناو سنتەرەکە شوێنێک ژوورێک شانەدەینێ تایبەت کە دایرەی سەحەی کەرکووک لەگەڵمانە بێ کە هەندێک خێزان کە دێتەوە پێویستی بە عیلاجە پێویستی بە تەنها عیلاجی نەفسی نییە هەندێکی هەیە فەحص کاملی ئەوێ ئەلەوێ ئامادەکاری خۆیانیان دەربڕی کە ئێمە ئامادەین تیمێک تایبەت بۆتاندایانی لەناو ئەو سنتەرە کە کامل فەحص هەندێک خێزان دێڵی من ناتوانم یان وتنی ینی هینیان باش نییە چارەسەری تەندروستی ناتوان وەربگرن ناتوانم بڕۆنەوە بۆ ئەوێ فئێمە لە ناو سنتەرەکە ئینشاءالله ژوورێ تایبەتە بێ بۆ ئەو شتەش ئەوەش حەزم کرد ئامادەکاری ینی ئێمە حازرمان کردو بۆی حەزم کرد ئاگادار بن و دیار بێ لەسەرەوە بە یارمەتی هاوکاران و بەڕێز بەڕێوەبەری بەرنامەکان و بەڕێوەبەری کەناڵەکەمان دەمەوێت ناونیشانی سنتەرەکەتان وەرەبگرین بۆی بۆ کەسانی کە دوور بێت ئەگەر کێشەیەکیانە یاخۆت بە نیازی زەواجن خێرا بکەونە خۆتان و بشنە لای سنتەرەکە ئەگەر ناونیشانەکەمان بەڕوونی بێت تەنیشتی مدیری عەشایرە لە منطقەی غرناتە لە ڕێیبەغا ئەو بێگومان ئەکاونتی فەرمی فەیسبوک و ئەوانەشتان هەیە بۆ زووتر پەیوەندیکردن پێتان هەر ئەوەی بیەوێ یەکسەر پەیوەندی بە هەر بەشەکەی خۆمان بکە لە پارێزگار ئەو کاتە ئێمە هەر یەکسەر ناویان تەسجیلەکەین ڕەوانیانەکەینە بۆ ئەوێ دەستان خۆش خەرمان بەرەکەت زۆر زۆر سپاس بە هیوام دیداری داهاتوومان لە پلانی کردنەوەی دووبیناکەدا بن کە بەڕێز پارێزگاری کەرکووک موژدەی پێداین ئینشاءالله بە ئیزنی خوا گەورە زۆر سپاستان کەم سپاسی کەناڵەکەتانش ئەکەم ئینشاءالله بەردەوام شەبین لە خزمەتی خەڵکی زۆر زۆر سپاس ئینتیسار خان دووبارە سپاس بۆ هاتنت سپاس بۆ ئینتیسارکەریم بەڕێوەبەری کاروباری ژنان و منداڵان لە دیوانی پارێزگای کەرکووک کۆتا قسەم ئەوەیە کە ئەگەر هاوسەرگیریەکەن بە هۆشیاریەوە بیکەن بابە ئەگەر جیاشە بنەوە تکام وایە دوو خێزان منداڵێک خەونەکانی منداڵێک کەسایەتی منداڵێک لە ناو مەبەن و بە هۆشیاریشەوە جا ببنەوە جا بە هیوام
هەمومان ئاگامان لەو بناغە جوانە بێت کە پێی دەوترێت خێزان باوەڕکە ئێستا کە ئەگەڕینە ماڵەوە دەبینین ژوورێکی گەرم و گوڕ هەیە سفرەیەک ڕاخراوە و قاقای پێکەنین دایک و باوکمانی لەسرە هەموو سەروەت و سامانی دنیا دێنێت لە کۆتاییدا خێزان تاکە بنەما و بناغەیە کە مرۆڤ دەتوانێت تاو و متمانەی پێ بکات و پشتی پێ ببەستێت جا بە هیوام دەست بگرن بە خێزانەکانتانەوە و ئاگاتان لێبێت من هەتاوەکو دیدارێکی تر بەخواتان ئەسپێرم هیوا خوازم شاد و بەختەوەر بن زۆر سپاس